لەسەر ئەم پرسە استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گرنگیدان بە کردی کارەبا من میوانێکم لە ستۆدیۆ ئەندازیار توانە سەلاحەدین ئەندازیاری کارەبا بەخێربێن زۆر سپاس ستۆدیۆی کوردستان 24 سپاس. ئێستا بەوەی کە بینیمە ژێرخانی کارەبا لە هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی پێش بکەوێت یان تا چەند پێشکەوت؟ بەڵێ خۆشبەختانە ژێرخانی تۆڕی کارەبا هەرێم ژێرخانێکی زۆر باشە. ئەمە چەندین وێزگەی بەرهەمێنانمان هەیە کە کۆی گشتی بە نزیکەی 850,000 مێگاوات دەبیت وەکو دیزاین کەپاسیتی. بەڵام ئەوەی جێداخە لەبەر کەمی سوتەمەنی یاخود بەهۆی نەبوونی سوتەمی گشت ئەو وێزگانە لە کاریندا. بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە دوێنێ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەواوبوونی پرۆژەی گەیاندنی غاز بۆ شاری دهۆک ڕاگەیاند کەمە نەک لە ڕووی بوزەوە گرنگیەکی زۆری هەیە تەنانەت دەتواندرێ 1000 بۆ 1200 مێگاواتی تر بخرێتە ناو شەبەکە. زیادکردنی ئەو بڕە لە وزەی کارەبا بە تایبەتی لە شاری دهۆک دەبێتە هۆکارێک کە باشبوونی کواڵەتی کارەبا بەواتایشتر دەتوانرێت ڤۆڵتیە باشتر بێت و لە هەمان کاتدا لە ئەنجام دەبێتە هۆی کەمبوونەوەی وزەی بە فێڕۆچوو لە تۆڕی کارەبا. مەبەستی لەوەیە کە لە شارێکەوە لە شوێنێکی دوورەوە ئەچێت بۆ ئەوێ وزەی زیاتر بە فیڕۆچ. بەڵێ سەبەب هۆکارەکەی چێ کاتێک کە وزە لە شوێنێکی دوور دەگوازرێتەوە بۆ شارێکی تر بەخۆی لەبەر نەبوونی وزە لەبەر نەبوونی سوتەمەنی لە شاری دهۆک تەنها یەک و کە بەکاردێت یەکەی غازی بەکاردەهێنرێت ئەویش بە دیزڵ. بەڵام خۆشبەختانە بەگەیانی ئەو غازە دەتوانێت گشتێکەکان بەرهەم بهێنرێت کە کۆی گشتی 1000 مێگاوات دەبیت. ئەوە نەگنە دەبێتە هۆی زیادبوونی کارەبا لەم پارێزگایە بەڵکو دەبێتەوەی کواڵەتی کارەباش لەم شارە باشتر بێت و کاردانەوەشی لەسەر هەولێریش دەبێت لەسەر تەواوی ناوچەکانی ئەوەیە دەبتە هۆکاری کە زۆر باسی لە ژێرخانەکە کرد. ژێرخانەکەمان بەهێزترە لەوەی کە ئێستا بەرهەمیێنی ینی چاوەڕێ ئەکرێت بە دابینکردنی وزەی پێویست بۆ ئەم وێزگانە ئێمە لە داهاتووە کارەبای زیاتر بەرهەمبێنین لە هەرێمی کوردستان. زۆر باشە. زۆر جار باس لە وزەی نوێ بووەوە کرێەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش چەند هەوڵێکی خۆشبەختانە لەم پێناوەدا بەگەڕ خستووە. بۆچی گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەرەوە بکات وزەی نوێ بووەوە بەرهەم بهێنێ وەک سەرچاوەیەکی دیکەی وزەی کارەبا سوودی لێ ببینێت؟ وزەنوە بێوەکان وەکو لە ماناکە ڕادیارە ئەو وزانن کە خۆیان نوێ دەکەنەوە بە هەبوونی ئەو جۆرە وێزگانە دەبێتە هۆی بەکارنەهێنانی سوتەمەنی. بێگومان ئەگەر بێت و ئەمە سوتەمەنی بەکارنێنین ژینگە دەپارێزین. ژینگە چ لە ڕووی گازە ژیانبەخشەکان و لە ڕووی ترەوە گەرمی ناخرێتە ژینگە. وەکو وێزگەنوێبەکان ئەمە تۆڕی کارەبای هەرێم بەڵێ هەمانە ئەمە چەندین بەنداوی کارەبامان هەیە وەکو بەنداوی دۆکان و دەربەند کە هەنە و چەند هەروەها بەنداوی دێرە لوچمانەیە کە بە هایدرۆ پاوەر پلانتنەوەنە بەنداوەکانن یەک لە جۆرەکانی وزەنوێ بۆکان بەکاردەهێنرێت. حکوومەتی هەرێم چەند پلانێکی هەیە کەەوە وێزگەی دانانی سۆلەر پەنەڵیش دانێت هەندێکی لەژێر دراسەدایە و هەندێکیشیان بەڵێندوە عقد تەوقیع کرا و بەڵێندەر لەژێر دیزاینکردندایە. لە یەک دوو کۆنفرانسا من گوێم لەوە بوو کە سروشتی عێراق بەگشتی یان سروشتی ئەم ناوچەیە بەگشتی تۆزێ زەحمەتە بۆ ئەو سۆلەر پانێڵ. بۆ ئەمە بەڵێ وەڵاهی بەخۆی هەر ژینگەک ئەگەر بێت بە جۆرەی ژینگەکەی بێت بەخۆی سۆلەر پەنەڵ لۆ عێراق زۆر چاکە بە تایبەتی بۆ ناوڕاست و باشوور چونکە ئەوانە هەتاویان زیاترە ڕۆژ زیاترە و بۆ بابلێن بۆ هەرێمی کوردستانی زۆر باشە. بەڵام لەبەر زیادبوونی خراپبوونی بابلێن و زیادبوونی تۆز ئەوە هۆکارەکە لە هۆکارەکانی کەوە تۆزێک کەفائی ئەو سۆلەر پەنەڵانە دێتە خوارەوە. ئەوەشمان لە بیر نەچی سۆلەر پەنەڵەکان تا ئەو ساتە ئیش دەکەن کە هەتاو لە دەروێ خۆر لە دەروێ پاشی نەبوونی خۆر ئەم وێزگەیە لە کار دەکەوێت. ئەوەش یەک لە بابلێن دزەدڤانتجەکانی ئەو جۆرە وێزگانن. باشە کەش و هەوای یان ژینگەی ئێمە بە شێوەیەکی گشتی بۆ وزەی نوێ بۆ چەند گونجاوە ژینگەیمە گونجاوە چەند یعنی بەردەستە بۆ ئەو ئێمە بتوانین سوودی لێ ببینین لە جیاتی وزەی گەرم ئێمە وزەی نوێ بووە وزەی پاک بەکاربێنین بۆ کارەبا. وەڵاهی بێگومان گونجاوە بۆیش حکوومەتی هەرێم هەربیر لەو شتێک کردوێتەوە وەکو باسم کرد پرۆژە هێستا پرۆژەکەیە دانانی 120 مێگاوات
وەکو قۆناغی یەکەم 20 مێگاواتە دوای دڕوا بۆ 120 مێگاوات سۆلەر پەنەڵ لە هەولێردا دەندرێت و لە هەمان شت پرۆژە دیڕاستەش هەیە و پرۆژەش هەیە لە شارەکانی تری وەکو سلێمانی و دهۆک و هەڵەبجەشدا بندرێت لەژێر دراسە وزەی با ئەتوانین ئێمە لێرە وزەی با بەخوای وەزارەتی کارەبا لە مێژە دراسی کردێت چەندین ساڵە زیاتر لە 20 ساڵ کردووە ئەو جۆرە ئیسفادەی نییە ئەمە لە هەر جۆرێک لە جۆرەکان ڤیزیبڵتی ستەدیرۆ دەکەین ئاتا چ ڕادێک سوودی هەیە وزەی با تا ڕادێک بۆ مەگونجاو نییە بەڵام وزەی خۆر یەک لە جۆرە باشەکانە زۆر باشە ئێستا بەو ڕاپۆرتی کە بینیمان و بۆشی کە لە بەرچاومانە بە بەراورد بە عێراق هەرێمی کوردستان لە ڕووی با بڵین بناغەی یان ژێرخانی کارەباوە لە چه ئاستێکە ئەگەر بێت و بەراوردێک بکەین لێوان ئەو بودجە زەبەلەحەی کە لە بۆ حکوومەتی فیدرالی عێراق بەکاردێ و ئەو قەیرانەی کە حکوومەتی هەرێم تێدا هەیە ڕەوشی تۆری کارەبای هەرێم زۆر زۆر باشترە لە حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی بە نزیکەی 25,000 مێگاوات بەرەمهێنانیتی کە لە کاتێکدا خواست زیاتر لە 55,000 مێگاواتە کەواتە لە 150 تەنها وزەی بەرەمێنانی لە 150 بەڵام خۆشببختانە پرۆژێ ڕۆناچی لە حکوومەتی هەرێم کە جێبەجێ کرد بۆ هۆکارێکی زۆر باش کە ڕێژەی 180 بۆ چل توان خواست لەسەر کاربا کەم بێتەوە بەمەش بۆ هۆکارێکەوەی کەوا بتواندرێت کاربای 24 ساعتی بۆ زۆربەی زۆری شارەکان و ناوچەکاندا بگەێنرێت لە ڕووی کارەباوە سڕاوی کاربا گەێنرا و هۆکارێکی گرنگی بۆ پاراستنی ژینگە تاوکو ئەمڕۆکە زیاتر لە 320,000 مۆلیدەگەڕەکەکان کوژاوەتەوە کە مەزندە دەکرێت 600,000 تۆن ساڵانە کەم کرابیتەوە لە گازە زیانبەخشەکان سەرڕاوی ئەو گەرمیش کە دەخرێتە کەش و هەوا دروستە بەڕێز توانە سەلاحەدین ئەندازیاری کارەبا سپاس.